یەکەم چاندنی قۆڵ بە سەرکەوتووی ئەنجامدرا لە نەشتەرگەریەکدا کە بۆ یەکەم جارە ئەنجام بدرێ. نەشتەرگەریەکە 12 کاتژمێری خایان پزیشکانی بەریتانی سەرکەوتوو بوون لە بە ئەنجام گەیاندنی یەکەم نەشتەرگەری چاندنی قۆڵ بۆ نەخۆشێک کە تووشی نەخۆشی ڕەخبوون و وشکبوونەوەی پێز بوو. پاشەوەی ستیڤن گالاگەر توانی لە پاش 5 مانگ بەسەر نەشتەرگەریەکەدا لە نەشتەرگەریەکی سەرکەوتوودا بتوانێت جارێکی تر دەستەکانی بجوڵێنێتەوە و لەگەڵ سەگەکەیدا بتوانێت یاری پێ بکاتەوە. ستیڤن بۆ ماوەی 13 ساڵ تووشی نەخۆشی ڕەخبوونی دەست و وشکبوونەوەی پێز بوو. زۆر شوێنی ستیڤن بەهۆی نەخۆشیەکەوە کاریگەری کەوتو بووە سەر. گرنگترینیان هەردوو دەستی بوو کە بە تەواوەتی لە کار کەوتبوون. پزیشکەکانیش پێشنیاری چاندنی دوو دەستی تریان بۆ کرد بۆ ئەوەی ڕزگاری بکەن لە نەخۆشیەکە و جارێکی تر بتوانێت جوڵەی دەستەکانی بۆ بگەڕێتەوە. نەشتەرگەریەکە لە نەخۆشخانەی لیدز لە بەریتانیا بەڕێوە چوو. ئەم کردداری چاندنە یەکەم کردداری چاندنی دەست بوو بۆ کەسێک کە تووشی ئەو نەخۆشیە بوو بێ. ئایا لەو بڕوایە دایت زانست بگاتە ئەو ئاستەی کە هەموو بەشەکانی جەستە بچێنرێت؟